ڤاکسین دەبێتە هۆی نەزۆکی، ڤاکسین دەبێتە هۆی مردن لە داهاتوودا، ڤاکسین دەبێتە هۆی کۆمەڵێک نەخۆشی. ئەم پرسیارانە و کۆمەڵە پرسیاری تر بوونەتە گرێشوێرە بۆ کۆمەڵی خەڵکی کۆمەلگاکەمان کە لەبەر ئەوە خوان دەپارێزن لە ڤاکسین و نایانێ خوان بکتن. بۆ ئەم پرسا میوانداری بەڕێز دکتۆر مراد حەسەنمان کردووە لە وڵاتی ئوسترالیا لە کۆلێژی پزیشکی زانکۆی فلندرز، هەڵگری بڕوانەمەی دکتۆرایە لە فارماکۆلۆجی. ئەم کات باش دکتۆر مراد؟ ئەم کاتتان باشکە. سپاس. کاکتۆر مراد، ئەگەر پێمان بڵێ بەرەو پێشچوونەکانی ڤاکسین لە جیهاندا بەرچۆ گەیشتون؟ ڤاکسینەکان بە شێوەیەکی خێرا بەرهەمهاتن. مەسەلەکەشەوەیە کە جیهان پێویستی پێ بوو، خەڵک پێویست پێ بوو، اقتصادی وڵاتان بە تەواوی داڕوخاوە لە زۆربەی لایەنەوە، مەسەن لە ڕووی توریزمەوە، لە ڕووی ترانزیتەوە، لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان وڵاتانەوە. بە شێوەیەکی گشتی اقتصاد گەشتۆتە حدێک کە وڵاتانە چیتر ناتوانن تەحملی بکەن، لەبەرەوە دەبوایە چارەسەرێک ڕێگای خۆپاراستن بۆ توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەرهەمهێن. ڤایرۆسەکان، ڤاکسینەکان تا ئێستا لە زیاتی دانەیەک چەندانەیەکمان هەیە. ئێمە فایزەمان هەیە، ئەسترازێنەکەمان هەیە، مۆدێرنامان هەیە، سپەتنیکمان هەیە، ئەوەی رووسیەکە، سینۆفام و سینۆڤاک و مەجموعەیەکی زۆر باش هەیە ئێستا لە ئارادا کەوانە تاقی کراونەوە و تا حدێکی باش توانای پاراستنی ئینسانیان هەیە لە نەخۆشی کۆرۆنا. زۆر باشە. دکتۆر مراد، خەڵکێکی زۆر دەتوانم بڵێم ڕێژێکی زۆر لە خەڵکی ترس و قەلەقی و ڕاڕایی هەیە لە وەرگرتنی ڤاکسین. ئایا پێویست دەکات خەڵک بترسێت، قەلەق بێت، گومانی هەبێت؟ ئایا حەقی خۆیانە یاخود پێویست ناکات بترسن ئەگەر لەو بارەوە ڕوونکردنەوەمان بڵێیت؟ خۆی زۆر گرنگە ئینسان هەر پێشەوەی هەر دەرمانێک کە موادێکی کیمیایی بەکار بهێنێ بە دکتۆرەکەی پرسیار بکات ئایا ئەم دەرمانە بۆ چییە، ئەم ڤاکسینە بۆ چییە، ئەو زیانەکانی چییە، وە سوودەکانی چییە. خۆزیە هەموو نەخۆشیێکی کوردستان، هەموو تاکێکی کوردستان کە دەچێت بۆ لای دکتۆرەکەی و پرسیارانەی بکردە. ترس واریدە لە موادی کیمیایی، ترس واریدە لە دەرمان، بەڵام تا کاتێک کە تۆ زانیاری تەواوت هەیە، کە زانیاری تەواوت وەرگرت، زانیاریش لەکێت وەرگرت لە کەسێکی پرۆفێشناڵ، لە کەسێک کە لەناو بوارەکەدا کار دەکات، کەسێک کە باگراوندی زانستی هەبێ، باگراوندەکەی لە بوارەکەدا یعنی خصوصیەتی هەبێت، تایبەتمەندێتی لە وارەدا هەبێت، کە تۆ زانیاری دووەرگرت ئەو ترسێکی نازەرورە بەڕاستی. ئەو هەموو دەرمانەکانیش بە هەمان ڕێگادا ڕۆشتون لە ڕاستیدا. ئەوانەی کە هەن ئەکسەریەت هەموو دەرمانەکان، دەتوانم بڵم هەموو دەرمانەکان نەک ئەکسەریەت، بە هەمان ڕێگادا ڕۆشتون و قوناغەکانی تاقیکردنەوەیان بڕێوە و دواتریش ئەپروڤ بوون، خەڵکیش ئێستا بەکاریان دێنێ. بەڵێ. دکتۆر مراد، ئەگەر بە کورتی میکانیزمی ئیشکردنی ڤاکسینم بۆ ڕوون بکەیتەوە لەسەر لاشەی مرۆڤ، لەسەر لاشەی ئێمە ڤاکسین چۆن ئیش ئەکات، ئەو میکانیزمە من ئەگەر بە کورتی بۆ ڕوون بکەیتەوە بۆی بەرچاو ڕوونتر بین؟ بەڵێ، سێرکە ئێمە ڤاکسین لە ڕابردوو جودار هەبووە. ئێمە دوو جۆر خۆکوتانمان هەیە. خۆکوتان هەچەندە لە کوردیدا بە هەردووکیا دەوترێ خۆکوتان. دوو جۆر خۆکوتانێک بە ئینگلیزی پێدەوتێت ئیمونایزیشن. ئەو خۆکوتانە درێژخایەنە. بۆ نمونە تۆ یەک جار خۆت بۆ سوورێژە دەکوتیت، یەک جار خۆت بۆ نەخۆشی سیل دەکوتیت، یەک جار بۆ هەندێک نەخۆشی تەنها یەک جار پێویستەوە پێدەوتێت ئیمونایزیشن. بە عەرەبیش تەحسینی پێدەوتێت، یعنی بە هەڵاکردن، یعنی کەسەکە بەرگریەکی درێژی دەدرێتێ. ئەوەی تر ڤاکسینیشن زیاتر بۆ 1 ساڵە یان بۆ 6 مانگە جاری وا هەیە. ئێستا بۆ نمونە ئێمە لە ئوسترالیا ڤاکسینیشنمان هەیە کە بۆ ئینفلۆنزا دەکرێت. لە وەختی لە وەرزی پاییزدا خەڵک دەست دەکات بە خۆکوتان و بۆ ساڵە خۆی دەگرێت، چون ڤایرۆسەکە خۆی ئەپدەیت دەکاتەوە، ناچاری تۆ ڤاکسینەکە ئەپدەیت بکەوە. بەگشتی ڤاکسینەکان چۆن کار دەکەن؟ ڤاکسینەکە یانەوە تا ڤایرۆسەکە خۆی لە کار خراوە، مەسەن بۆ نمونە ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی کیمیاوی لە کار دەخرێت. بۆ نمونەی ئەومان سینۆڤاکە پێم وایە سینۆفام بەو شێوەیەش دەکات. یانەوە تا ئێمە پرۆتینێکی ڤایرۆسەکە وەردەگرین، تەنها پرۆتینێک کە بەرپرسە
لە دروستکردنی سپایکی ڤایرۆسی کۆرۆنا. سپایک ئەو بەشەی ڤایرۆسەکەیە کە پێی یعنی وەسیلەیەکە بۆ داخلبوون بۆ لەشی ئینسان. ئێمە پرۆتینێک لە ڤایرۆسەکەەوە دەگرین کە بەرپرسە لە دروستکردنی ئەو سپایکە. ئەو سپایکە لە ئینسان دەدرێت بە خانەی ئینسان دەگوترێت کە سپایک دروست بکات، یعنی خودی سپایکەکە نییە. ئێمە پرۆتینێک دەدەین کە سپایکە دروست دەکات، بە خانەی ئینسان دەگوترێت سپایک دروست بکات کە سپایکی دروست کرد مەناعی لەشی ئینسان دەیناسێتەوە ئەو وەختە پەلاماری دەدات. ئەوەی ئەسترازێنەکە بەشێکی ڤایرۆسەکەیە، بەشێکی ڤایرۆسەکە دەخرێتە ناو ڤایرۆسێکی تر کە پێ دەوێت ڤێکتە. ئەو ڤێکتە یعنی هەڵگر، یعنی ڤایرۆسەکەی تر مثلەن ڤایرۆسی سەرما ئەدینۆڤایرۆس و ئانە بەکاردێنن وەکو ڤێکتە وەکو هەڵگر. ئەو بەشانەی ڤایرۆسی کۆرۆنا دەخبوونە پرۆتینی سپایکەکە دەخەنەوە ئەوێ و دەیدەن بۆ ڤایرۆسە و ڤایرۆسە سەلامەتە لە ئینسان دەدرێ و ئینسان ئەو وەختە مەناعی لەشی ئەو خەتوکە دەدات و پەلاماری ڤایرۆسەکەدات لە ئایندەدا ئەگەر هەبێت. دیارە جۆنسن جۆنسنیش لەسەر هەمان شت دروستکراوە، سپەتنیکەکەی ڕوسیش لە هەمان لەسەر هەمان پرۆسیجە و لەسەر هەمان مێثۆد دروستکراوە. جۆنسن بەگشتی ئەوە یەک جورعەیە دکتۆر بۆ ڕەخسەرشەکەی جۆنسن یەک جورعە لە خۆی دەدرێت. ئێمە لە ئوسترالیا تا ئێستا بەکارمان نهێناوە، لە ئەمریکا زیاتر بەکاردێت. پێم وایە ئەویشە دەبێت بوز بکرێت، ئەویشە دەبێت جارێکی تر دوو جورعە ببێت. بەڵێ چێن ئەو کەسانی نابێ ڤاکسین وەربگرن؟ زۆر خەڵک مەسەلەن هۆکار دێنێتەوە کە دەڵێ من ناتوانم ڤاکسین وەربگرم لە ڕۆی حساسیتم هەیە لەبەر ئەوەی جارێک بە دەرزیەک تووشی حساسیت بووم. بۆ نمونە ئەم جۆرە کەیسانە ئەم جۆرە حاڵەتانە دەبینین. چێن ئەو کەسانی کە نابێ ڤاکسین وەربگرن؟ بکتن ئەوانە نەکە نەخۆشی درێژخایانیان لەگەڵا وەکو شێرپەنجە، وەکو HIV ئایدس، وەکو ئەوانەی کە جیهازی مەناعیان بە شێوەیەک لە شێوەکان کەس بووە، ئەوانە پێویستە لە پێشەم خەڵکدا خۆیان بکتن وەکو سوکارەکەشیان خۆیان بکتێ. بۆچ کە سوکارەکان خۆیان بکتێت؟ بۆ نمونە کەسێک مەناعی لەشی کەم بووە کەواتە ئەگەر دەوروبەرەکەی پارێزراوە بێ ئەویش پارێزراوە دەبێت، بەڵام ئەگەر دەوروبەرەکەی پارێزراو نەبێت خۆشی ڤاکسینی وەرگرت بێت احتیمالی هەر هەیە توش بێت لەبەرەوەی جیهازی مەناعی وەک پێویستی ناکە. خۆ دەزانی ڤاکسینەکان سەر جیهازی مەناعی ئیش دەکەن، یعنی جیهازی مەناعی خەتوکە دەدەن. ئەگەر لە ئەساسا جیهازی مەناعیەکە لەوێ نەبێت تۆ چی چالاک دەکەی چی هەن دەدەی دژی ڤایرۆسەکان. بۆیە پێم وایە پێویستە خەڵک ئەو کەسانی تازە توش دەبن یا تازە چاکبوونەوە لە توش بوون ئەوان مەسەن چەند ڤاکسین وەربگرن؟ خۆی ئێمە گایدلاینمان هەیە، گایدلاین یعنی پرۆتۆکۆلێکمان هەیە لە ئوسترالیا و لە زۆربەی وڵاتانیش هەمان پرۆتۆکۆلیش پێ دەکرێت. ئەو پرۆتۆکۆلە دەڵێ کە تۆ ئەنتیبۆدی ڤایرۆسی کۆرۆنات هەیە هیچ مشکلە نییە کە تۆ ڤاکسین وەربگری، یعنی زۆر ئاساییە تۆ ڤاکسین وەربگری، بەڵام باشترە کاتێک ڤاکسین وەربگری کە تۆ سەحەت ڕێکە، کە تۆ هاتیەوە سەرسکەی خۆت، چون خۆت دەزانی ڤاکسینی کۆرۆنا نەخۆشەکان زۆر ماندوو دەکات، ماوەیەکی زۆر ماندوو هەیە بە 2 مانگ بە 3 مانگ نهاتەوە جێگای خۆت. کە هات تۆ هەستت کرد کە سیحەتت زۆر باشە، تام و بۆن و ئەوانت گەڕاوەتەوە و هەروەها سیحەتت باشە، هەست بە بێتاقەتی ناکەی، ئازاری جونگە و ماسوولکەکانت نەماوە، پێت وایە کەسێکی ئاسایی بە پێی خۆت دەتوانێت بڕۆی بۆ سەنتەری خۆڵکتانەکە، پێم وایە ئەو کەسە پێویستە ئەو کاتە خۆی بکرێت. و زائیدەن پێویست ناکە هیچ فحسێک بکرێت. من بیستم لە کوردستان هەندێک خەڵک دەنێرن فەحس بکات بۆ ئەگزان داخوا ئەنتیبۆدی هەیە یان نە، هیچ زەرور نییە، هیچ زەرور نییە ئەنتیبۆدی بکرێت نەخێر، هیچ زەرور نییە. یعنی دەتوانێت هەر وەختێک تۆ سیحەتت ڕێک و پێکە بڕۆ ڤاکسینێکی خۆت وەرگرێت، هیچ کێشەیەک نییە. باشە دکتۆر مراد، کۆمەڵێک خەڵک، کۆمەڵێک زانای بیۆلۆژی، کۆمەڵێک خەڵکان لەسەر ئاستی جیهان دژاتی ڤاکسین دەکەن، ئەم هۆکارە بۆچی دەگەڕێنیتەوە؟ یان خەڵک تەرجیع دەکەن کە ڤاکسین وەرنەگرێت. چەند ڤیدیۆیەک بڵاو بۆتەوە دەنگدانە و ڕنگدانەوەی زۆری هەبووە لە سۆشیال میدیا، بۆتە جێ باوەڕی خەڵک کە خەڵک تەرجیع دەکەن ڤاکسین وەرنەگرن، لە داهاتوودا تووشی کێشە دەبن، تووشی نەزۆکی دەبن، لە دوای چەند ساڵێکی تر دەمرن. کۆمەڵی ئەم جۆرە قسانەی تێدایە. ئەم گرتە ڤیدیۆیانە، ئەم هەواڵانە تا چەند ئەساسی هەیە؟ فەیکە نادروستە یاخۆت ئەم بیر و باوەڕانە هەن لە جیهاندا و پەرەی پێ دەدرێت؟ من ئەو ڤیدیۆیانم بینیوە، ئەو ڤیدیۆیانە دیارە خەڵکانی ئەو ڤیدیۆیانە بڵاو دەکەنەوە، جۆریان هەیە، کۆمەڵی جیاوازن، مەجموعەیەکیان احتیمالە پاڵنەری دینی و کەلتوریان بەپشتەوە بێ، هێندێکیان پاڵنەری سیاسیان بەپشتەوەیە، و زائیدەن کۆمەڵێکی تریان احتیمالە پاڵنەری اقتصادی، یعنی بە ململانی نێوان کۆمپانیەکانی دەرمان بێ.
زیاتر ئەوە بکە بەڵام لە عامدا خۆشبەختانە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی پێشکەوتو کەمتر گوێلەوانە دەگیرێ یعنی زۆرینە خەڵکی ترە ئەوان کەمینن ئەو جەماعەتە ئەوانە دەکرێت خەڵکی شەهرەداریشان لەگەڵ بێت خەڵکی خوێندەواریشان لەگەڵ دابێت حتا پرۆفیسۆر و شتیشیان لەگەڵ دابێت ئەمانە هەندێکیان دین بەکاردێنن بۆی کە مەسیجەکەیان بگات ئەگەر ناخۆ هیچ دینێک لە هیچ دینێکدا ئەوە نەهاتووە کە بەڵێ تۆ سەحەتی گشتی یعنی تەندروستی گشتی خەڵک خێژێ مەترسیەوە بەڵکو پێچوانەوە دەڵێ دەبێت تۆ چۆن سەحەتی خۆت دەپارێز دەبێت خەڵک تریژاوە پارێزی یعنی هیچ لە دینەکان چ ئیسلام و مەسیحی و جوولەکە بێ هیچ شتێکیان لەوانە سەپۆرتی ئەو شتانە ناکەن بەڵام ئەو کۆمەڵە دین بەکاردێنن بۆی مەسیجەکەیان بگات چون وەختێک تۆ باسی دین دەکەی مەجموعەیە خەڵک لە خۆ ناتوانێت زیاتر بڕوان یعنی لەوە ستۆپ دەکات دەڵێ باشە قبول مەقسەکە هەچەندە لەوانێک قەناعەتیش پێ نەبێت هەندێکیان سیاسیە بۆ نمونە خەڵکێکی دژی ڕژێمی سیستمی سەرمایه‌داریە کاپیتالیزمە حەق خۆتی دژی سیستمی کاپیتالیزم لێ مشکلەی ترە بەڵام تۆ ناتوانانی سەحەی گشتی تەندروستی گشتی لەگەڵ سیاستێک خەڵاو بکەیت چونەوە شتێکی ترە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە پەیوەندی بە تەندروستی خەڵکەوەیە ئەوەی تریان اقتصادیە کە ململانی نێوان کۆمپانیاکانی دەرمانە بۆ نمونە کۆمپانیا ڤاکسینێکی دروستکرد هەر وەکو چۆن دوکاندارەکان منافسە یەکتر دەکەن کۆمپانیاکانیش بە هەمان شێوە دوکانی گەورەترن هەر کەسە و دەیەوێت کاڵاقی خۆی باشتر بفرۆشێت لەوەی تر بۆ نمونەیەکیان دەڵێ فایزەر خراپە لەبەرەوەی ئەمارانەی ڤاکسینە ئەوەی تر دەڵێ نەخێر ئەوەی تر ڤایرۆسی زیندووە نابێت لە خۆتی بدەیت ینی ئەوانە زیاتر ڕیکلام و پرۆمۆشنی کۆمپانیاکانی دەرمانە پێویستە خەڵک لەوە هۆشیارتر بێت پێویستە گەنجان و خوێنکاران مەسەڵەن کەوانە سەرمەشقی گۆڕانکاریەکانن لە هەموو دنیادا حتا لە وڵاتانی هەژاریشدا پێویستە ئەوانە بە چاوی خەڵک ڕوونکەنەوە و لە خەڵک تێبگەێنن کە بەڕاستی ئەوان ئەو ڤیددیوانە دیعاەیە و فەیکن و دروستکراون یەک شتێکت پێ بڵم کە زۆر گرنگە خەڵک بزانێ من تعجب دەکەم لەوەی کە خەڵک گوێ لەو دەیان هەزار ساینتیست و عالمە بایۆلۆجی ڤایرۆلۆجیانە ناگرێت لە دنیادا کە ئێستا خۆیان پێوانی بەکارهێنانی ڤاکسینەکە دەکەن بەڵام گوێ لە مەجموعەیەک خەڵکی لا کۆڵان و ئەوانە دەگرن کە هیچ معلوماتێکیان لەسەر مۆزوعەکەنی ڕاستە دکتۆر مراد تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ وەرگرتنی ڤاکسین لەسەر ئاستی جیهان مەبەستمە ینی لە وڵاتی ئێمە لە 18 ساڵ بەرەو سەر دەدرێت بەڵام لەسەر ئاستی جیهان ئیش لەسەر ئەوە کراوە ڤاکسین بۆ زۆربەی تەمەنەکان بدرێت بۆ خوار 18 ساڵ بدرێت بۆ 12 ساڵ و بچووکتر و گەورەتر و ئەمانە بەڵێ ئێستا حالین لە ئوسترالیا لە 12 تۆ دەتوانی منداڵەکەی خۆت بکتی لە 12 ساڵەوە بەرەوسەر لە 12 ساڵ بەڵام حالیان ریسێرچ کلینیکل ترایل لە گۆڕەیە مەسەن تاقیکردنەوەی ڤاکسینەکە لە گۆڕێ بۆ ئەوانەی کە عمریان لە 7 ساڵ یعنی تا 7 ساڵ دەیانێت پەنجەرەی تەمەنەکە فراوانتر بکەن یعنی لە 7ەوە تا سەرەوە ئەوە ئیشی لەسەرکرێەوەی 7 ساڵ بەڵام 12 ساڵ چۆتە ناو پرۆتۆکۆلەوە ئێستا لە ئوسترالیا ئەڵمانیا بریتانیا و ئەمریکا ئەوانات ئێستا لە 12 ساڵەوە منداڵەکانیان دەکوتن جا ئەمە نقطەیەکی زۆر گرنگە ئەوە خەڵک بیزانێ من بیستم کە گوایە ئەوە ڤایرۆس ئەو ڤاکسینی خەڵک دەکوژێ و احتیمالە قەڵاچوی خەڵکی پێ بکەن و خەڵک کەم بکەنەوە بەڵام با خەڵک بیر لەوە بکاتەوە چ وڵاتێک ئامادەیەنەوەی نوێی خۆی مەسەن گەنجەکانی خۆی منداڵەکانی خۆی نەوەی دوا ڕۆژ لە ناوبەرێ قەیناکی گوتمان دیارە من لەگەڵەوەش نیم کە پیرەکان لە ناوبەرن بەڵام مەبەستم گوتمان باشە بۆ پیرەکانیان لە ناو دەبەن لەبەر شتێک کە مەساریفیان زۆرە ئەو شتانیان هەیە بەڵام خۆ کێ ئاخر وڵاتێک گەرنەوەی نوێی نەما ئەگەر گەنج و مناڵەکانی نەما یان تا فاتحە بۆ خۆی بخوێنێ چ وڵاتێک شتێکی ڕادەکات لە دنیادا یعنی خەڵک دەپێویستە بەو شێوەی بیرکاتەوە نەک بە شێوەکەی تر ئەنجا یەک شتی ترم بیست حەز دەکەم ئەو بەدەرفەت وەرگرم لێدا باس بکەم کە گوایە ئەمە ڤاکسینەکە ئەگەر خێری هەبووە و باش بابە بە خۆڕایی نەدەبوو دیارە ئەوە هیچ وڵاتێک بە خێری خۆی نایدا بە وڵاتێکی تر وڵاتانی جیهانی سێم بە ناشکری ناڵێن هیچ ناتوان دروست بکەن ئەگەر درستی بکەن کاڵکێکی واینان ئێستا کە دروستکرا لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەوانە WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو وڵاتە گەورەکان وڵاتە زەرهێزەکانی مەجبور کردووە بۆی کە دەبێ جورعەیەک بۆ خەڵکی وڵاتانی سێم نێرن ئەمە بۆچی لەبەرەوەی تا کەیسێک مابێت لەو دنیادا ئەوانی سلامەت نین بۆیە ئەوان کە دەیانێت خەڵکی بەسەر بکەن و بیان پارێزن لە مەساڵحی خۆیانە
چون لە هەر شوێنە کەیسێک بمێنێت تا کەیسێک بمێنێت کە سەلامەت نیە لە ڕاستیدا ئەوان سەلامەت نابێت. تۆ خۆت ڤاکسین وەرگرتووە؟ من بەڵێ فولی ڤاکسینێتد، یعنی هەردوو هەمان شێوە. پێشنیار و ڕکۆمەندیشنی تۆ چییە بۆ خوێندکارانی ئێمە لە زانکۆ ڕاپەڕین چینی توێژەکانی زانکۆ، خوێندکاران، مامۆستان، فەرمانبەران بنکەیەکی ڤاکسینمان لە زانکۆی ڕاپەڕین بۆ کراوەتەوە لان بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕینەوە کە زۆربەی چین و توێژەکانی زانکۆ لێرە ڤاکسین وەربگرن. پێشنیاری تۆ چییە بۆی؟ تا ڕادەیەک هەندێکیان هاتوون بەڵام بەشێکی زۆریشان ماون کە بێن بەرە و وەرگرتنی ڤاکسین. من دەسەڵەشی لە ستافی لە سەرۆکایەتی زانکۆ و لە لەوانەیە کە بۆ هەستاون کە بنکەیەک دابنرێ لە زانکۆی ڕاپەڕین بۆی خوێندکاران و ستافی زانکۆ بکترێن. ئەوە شتێکی زۆر باشە، دەستپێشخەرێکی زۆر باشە و لێرەش لە وڵاتانی دەرەوەش و لە ئوسترالیاش لە هەندێک لە زانکۆکان بنکەی تابەتی هەیە بۆ قوتانی خەڵک. من پێم وایە دەبێت خوێندکاران کە دائیمەن چینی زیندوی هەر کۆمەڵگەیەکن، گەنجان، خوێندکاران ئەوانە سەرمەشقی گۆڕانکاریەکانن لە دنیادا، یعنی پێویستە ئەوان چینی یەکەم بن، یعنی خەڵک هاندن و ترسەکە بڕەوێنەوە بە شێوەیەکی زانستی ترسەکە بڕەوێنەوە. مەبەستەمەوە نیە ینی چاوبەستەکەی لە خەڵک بکەن، خۆیان بە دوواداچوون بکەن، زانیاری و دەستبێنن. اینجا من ئامۆژگاریەکەم بە خوێندکاران ئەوەیە زانیاریەکانیان لە یوتیوب و فەیسبوک و ئانە وەرنەگرن، با زانیاریەکانیان لە گوگل سکۆڵە و لە نیچە و لە لانسێت و لە ساینس دیرێکت و لەو هینانە لەو داتابیسانە وەربگرن کە ڕۆژانە ئارتیکڵی بۆ دە ڕۆژانە بەلانی کەم 200 ئارتیکڵ دێتە سەر مەسەلەی کۆڤید، یعنی پێویستە لەوە زانیاریەکان وەرگن. ڕاستە. بەڕێز دکتۆر مراد حەسەن، مامۆستای زانکۆ لە کۆلێژی پزیشکی فلندرس لە وڵاتی ئوسترالیا، سپاس بۆ ئەو کاتی کە بە ئێمە بەخشی. سپاس بۆ